بەخێر بێن سەر چاوان جێژنە پیرۆزتان لێ دەکەین وەرە کۆتایی جەژنە بەڵام لە عین وەقت لە کۆتایی جەژن مژدەیەکی خۆشمان پێگەیشت کە ئەوەی ئێستا باسی دەکەین پێش هەموو شتێک دەمەوێت سپاسی ئێوەی بەڕێز بکەم لە ئەنجامدانی چالاکیەکانتان لە ڕۆمالکردنی خۆلی کوردستان خولەکانی کوردستان خۆلی پلەنایە بۆ پلەیەک و پلە دوو ئێستا بەڕێوەیە و فۆتسالی کچان ئەوە جێگای دەستخۆشیمەیە بەڕاستی سپاسان دەکەین بەو ئیمکانیەتە کەمەی کە هەیتانە لە ڕووی لۆجستی بەڵام کارێکی گەورە ئەنجام دەدەن هەروە لە ڕێگای گۆش پێم خۆشە سپاسی گەورەکە پێشکەش بە ناوبیژوانانی کوردستان بکەم و سەرپەرشتیارانی کوردستان کە تاکو ئێستاکە بەردەوامن لە خولەکانی کوردستان بەڕێک و پێچی بێ ئەوەی شایستە دارایەکانی وەرگرتبی ئەوە جێگای فەخرە لۆمە و هەروە سوپاسی یەکێتی تۆپێ کوردستان ئەندامانی یەکێتی تۆپێ کوردستان و هەروە کارگێرانی کە لە ناو یەکێتی تۆپێ کوردستان کار دەکەن زۆر بە پەرۆش و زۆر بە جددی کارەکانیان بەڕێک و پێچی ئەنجام داوە تاکو ئێستاکە بەبێ هیچ مەشاکلێک ئەوە جێگای دەستخۆشی هەموو خەڵکی کوردستانە وەرزشوانە دۆستەکان خاستن تۆپی پێ برای نەبەرزان خۆتان دەزانن وەختەکی کەم بوو کە توانیمان جارێکی تر پەیوەندیمان بکەینەوە لەگەڵ کۆنیڤا پاش دابڕانێک لەبەر ئەو پەتایە کە تووشی هەموو دنیا بوو ئەو نەخۆشیە جارێکی کە دەستی پێکردەوە ئێمە یەکێتی تۆپێ کوردستان ئامادەی خۆمان دەربڕی کە بەشدار بین لە هەموو چاڵەکیەکانی کەوان ئەنجامی دەدەن خۆشبەختانە لەو زوانە دیار بوو دەستنیشانکردنی پاڵەوانیەتی جیهانە لە کۆنیڤال و هەرێمەکان ساڵانە کە ئەنجام دەدرێتن ساڵی 24 ئێمە مەلەفێکمان تەقدیم کرد مەلەفەکە زۆر بەپڕی بوو تەماشایان کرد زۆریان پێخۆش بوو کە ڕۆژ بە ڕۆژ کوردستان بەرەو پێش دەڕوات تەماشایان کرد یەک لەوان کە سەرۆکی کۆنیڤایە ساڵی 2012 ئامادە بوو لە کوردستان دیتیە ئەو ئێستاکە کە کوردستان دەبینین فەرقێکی زۆری هەبووە پێیان خۆش بوو کە بێنە یەکوانە بێنە کوردستان جەنابیشتان کە دیتان هاتن وەفدەکان شارەکانی کوردستانیان دیت هەولێر و سلێمانی دۆک و هەندێک لە شاری دیکە وەکو زاخۆ دیتیان کە تەماشایان کرد بەرەو پێشچوونەکی زۆر بە سورعەت ڕۆیشتیە ئەوەش دەستخۆشیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرۆشی وەرزشە و خزمەتی بواری وەرزش دەکات هەروە لە ڕێگا و بانەکان زۆر تعجوبیان مابوو کە بتوانین ئەمە لە کوردستان بە یعنی شەریکانی خۆماڵی ینی خۆمان توانیتیان ئەو هەموو کارە جوانانە ئەنجام بدەن هەروەها لە ڕێگای تەماشایان کرد ئەو ئەمنیەتەی کە لەناو شارەکانی کوردستانەیە بەڕاستی جێگای دەستخۆشیە لۆ پیاوانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگا قارەمانەکانمان کە دەتوانیتیان کوردستان بپارێزن و هەروە تەماشایان کرد جێگای حەوانەوەیان ئەو فندقانەی کە ئێستاکە جەنابتانیش دەبینن و بەبێ ئەوەی بڵێن مجامەلەک بکەین لەگەر خۆمان نەخێر ئەوە دیارە بە چاو دەبینن ئەو میوانخانە گەورانەی کە ئێستا دەبینین هەموو لە پێنجنەزمە لە شارەکانی کوردستانەوە جێگای دەستخۆشیە دیار بوو دوینێ شەو کۆبوونەوەیان کرد و ئاخر کۆبوونەوەی خۆیان گەیشتە ئەنجامەک کە بە تێکڕایی دەنگ کە بڕیاریاندا لەسەر ئەو مەلەفەی کە ئەمە تەقدیمان کردیا خولی 2024 ئەو بڵێ پاڵەوانیەتی 2024 کۆنیڤا لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت ئەوە جێگای دەستخۆشیە و ئەوە گەورەیەکە لۆ هەموو کوردستان هەموو تاکێکی کوردستان و خاستن وەرزشوانان لە وەرزشوانانی تۆپی پێ بۆ ئێوەی بەڕێزیش یعنی تاوان ئەو خولە کە ئەنجام دەدرێت لە هاوینی 2024 بەس بە یەکێتی تۆپی کوردستان بەڕێوە ناچیت بە 10 کەس بە 12 کەس بە 20 کەس دەبێ هەموو بەشدار بن جان هەبی لزنەکان لەسەر مستەوای زۆر بەرزبی لەسەر مستەوای حکوومەت بی ئەقەلشی ئەگەر بمانەوێت لزنەکان دابنێن دەبی لزنەی سەرەکی دابنێن لزنەی باڵای
خولەکە دابنێن لە زنەی باڵای خولەکەش پێک دێت خودی جەنابی سەرۆکی حکوومەت دەبی بەشدار بیت ئەگەر بەخۆشی کار و چالاکی زۆری هەیە ڕێزمان هەیەلۆی دەتوانیت وەزیری ناوخۆ یان وەزیری ڕۆشنبیری یان هەر وەزیرێک بکاتە دەستنیشان بکاتن بۆ ئەو مەهامە وەربگرێتون هەروەها دەبی ئەو لزنانانە لە چەند لزنەکی گەورە پێک بێ وەکو گوتم لزنەی باڵا وەزیری سەحەیە وەزیری تەربیە وەزیری نەقل مواصلاتە ئەو وەزارەتانە وەزارەتی ناوخۆیە ئەو وەزارەتانە دەبی هەموو بەشدار بن هەروەها دێتە خوارێ بۆ لژنە فەنیەکان و یەکێت تۆپی کوردستان و لژنە ئۆڵمپی و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێبەراتی گشتی وەرزش دێتە خوارێ بۆ فەرعیەکان و هەروەها ئێوەی بەڕێزیش لە لزنەکان بەشدار دەبن لە چەند لزنەیەک نەک لزنەکان لزنەیەک بەتەنێت لە چەند لزنەیەک ئەعلامی لە شاری دۆک لە شاری سلێمانی لە شاری هەولێر و لزنەی باڵای ئەعلامیشمان هەیە ئەوە هەمووی ئیشە و دەبی بیکەین خۆ ئامادەکردنێکی باشی بۆ بکەین و ئینشەڵڵا بەسەر کەوتوانە ئەنجامی دەدەین و دەتوانین ئێمە وەکو ملەتی کورد وەکو ئێوەی بەڕێز وەکو ئەمسالی ئێوەش لە دەرەوە ڕۆژانە پێشی ئەو ئەعلانەش بکرێتن ئامادەی خۆیان دەربڕیوە بێن کار بکەن لە ناو ئەو لزنانانە و پێشنیاریشیان هەبووە زۆر سپاسیشان دەکەین لە دونیشەوە ماشەڵڵا کە تەماشە دەکەین لە هەم لە فێسبوک هەم لە تەلەفۆنەکانی ماگەر تەماشای بکەنێ خەڵکی وەها تەلەفۆن بۆ دەکا یعنی لەوانەیەم 2 ساڵ 3 ساڵە نەمدیتبی هەر سەم لەگەن نەکردوی دەستخۆشی دەکات دیارە متابعبوونە پێمان خۆشە ئەگەر هەر کار و چالاکێکی هەیە ئەگەر هەر کارێک بە ئێمە هەیە دەتوانین ئیستیغلالیان بکەین ئەوە جێگای دەستخۆشیە و جێگای سەرفرازیە بۆمە سوپاسان دەکەین ئامادەبوون لێکوانە لەبەرەوەی پێم خۆشە ئەگەر هەر پرسیارێکە بیتن لە دەربارەی ئەو بتوولەیە ئێمە ئامادەینە جوابتان بدەینەوە فەرموو یەکەم وەکو وزیراسیۆن تۆپی کوردستان بودجێکتان لە من دەست یانێ ئەوەی کە لێدانەکان بکردی میوانداریکردنی پاڵەوانێکی کۆنیفا یاخود جامی کۆنیفا لە کوردستان پێویستی بە چەند بودجەیە و داواتان لە حکوومەت کردووە کە ئەو بودجێتان بۆدابی بکاتنەوە وزیراسیۆن تۆپی کوردستان و حکوومەت ئاس لە پێشکەشاندی کۆنیفاتنی لە سەردانی زۆربەی شار و شارچەکانیان کرد حکوومەت ئاگدارەکەم ینی بابەتان حکوومەت باس کردووە لەسەر ئاستی باڵا ئەو بڕۆپارەی چەند دەکەیت تۆپی کوردستان پێویستی پرسیاری دووەمەوەیە بۆ دروستکردنی هەڵبژاردەی کوردستان چ دەکەن یانێ ئاگدارنەوە چوارپێنج ساڵ هەڵبژاردەی کوردستان نماوە بابەتی ئامادەکاری هەڵبژاردەی کوردستان و دەنیشانکردنی ڕاهێنەر پشت بە ڕاهێنەری خۆڵاڵی دەبەستنە ڕاهێنەری بیانی دێنن کەمپی مەشقی دەکەیتەوە هەڵبژاردەی کوردستان ئامادەکاریەکانی چۆن دەبێتن سپاس دەکەین تەمان پرسیارێکی زۆر مهم بوو ئەوە بەنسبەت کە مەلەفەکەمان تەقدیم کردیە لۆ حکوومەتمان لەوزە تەقدیم کردیە ئەوە مەلەفەکەمێ دەمانەوێت بینێرین پێیان باش بوو مەلەفەکە بنێرن پاشەوی کە مەلەفەکەمان نات ئەوجا داوایان لەمە کردیە خەرجیەکان چەندە خەرجیەکانمان دانایە خەرجیەکانمان با ئەوەدانە نایبرین سبەینی ئەوەندە دەبینن یعنی تەقدیریان ئەوها دەبیتن پاش بە زۆری دامان نایە لۆ ئەوەی بتوانین ئەگەر هات و خولەکە بکرێتون هەینێ جەنابت و هەر یەک لەو برادرانە لە ناو شاری هەولێر و سلێمانی دۆک دەژین دەتوانین یعنی فندقەکان ئەگەر دابی بکەین فندقەکان قسەیان لەگە بکەین ئەوانیش استعدادی خۆیان دەردەبرن و بۆ ئەوەی و دەرشیان بڕیە بۆ ئەوەی خولەکە نەجاحەت بینیتن ئەوانیش هاوکاریمان بکەن لە ئەسعارەوە ئەمە زۆر مشکلمان لەسەر پارەکە نیە بەس ئەوەی پرسیاری دووەمە زۆر مهم بوو هەڵبژاردەی کوردستان هەڵبژاردەی کوردستان ئێمە هەر لە مێژەوە لە یەکەم ساڵەوە ساڵێک 2 ساڵ شتێکە حەزمان لێ هەڵبژاردەی کوردستان دابنێن هەڵبژاردەی کوردستان دابنێن ئەو ساڵە لە نهایەتی دەوری کە خلاص دەبیتن ناوەکان لە کلمانە لە ڕێگای گۆوە هاتی ئەعلامیان کە یاریزانە باشەکانی کوردستان دادەنیشین و هەروەها فەنیان متابعیان کردینە هەڵبژاردەی کوردستان دەبی دابنێن لە نهایەتی خۆلی ممتازی کوردستان هەڵبژاردەی کوردستان دەستنیشان دەکرێت تاکو خولەکە دەکرێت تاکو خولەکە دەکرێت بەڵام یەکوانە هەڵبژاردەی کوردستان ئایا ئەمە دەتوانین ڕۆژانە تەدریمان پێ بکەین یان فترە و فترە ئایا دەتوانین ڕاهێنەری بیانی بینین یان ڕاهێنەری ناوخۆ ئەوە لەسەر بودجەی یەکێت تۆپی کوردستان دەمینێتەوە ئەگە بتوانین ئەمن لەگەرەوەما ڕاهێنەری دەرەوە بینین نەک لە ڕاهێنەری ئەوانی ناو نەک لە قیمەتیان کەمکەمەوە نەخێننا مەقسەدەمەوە نیە بەس ئەو ڕاهێنەرێک کە لە دەرێ دێتن
زیاتر ئەمە ئیسفادە لێ دەکەین نەک هەر بۆ یەکێت تۆپی کوردستان ئیسفادە دەکەن لەو دەوریەکانی کوردستانیش ئەمن پێم خۆشە ڕاهێنەر لە دەرەوە بێتن نەک لە ڕاهێنەری ناوخۆی بێ بەس بەڵام لەسەر بودجەکەمان دەبینێت داوا دەکەم لە جەنابیشت لە هەموو ئەعلامیەکان بە زووترین کات بۆمان دەستنیشان بکەن بودجەی یەکێت تۆپی کوردستان لەبەرەوەی ڕۆژانەکە دەڕوا حەزمان لێ زوو و بیشەکانمان بکەین هەڵبژاردەی کوردستان دادنین نەک ئەو جار ناکرێتن ئەوە لەبەرەوەی تەقدیریە نازم تەقدیریان ئەمن لەو بتوڵەکەی لەوانەیە لە ملیۆنە دۆلار زیاتر بیت لەبەر 16 تیپە 16 تیپ ئەگەر 15 ڕۆژ بمینێنەوە لێکوانە ئەگەر جەدوەلەکەی بە توندی دابنێن 12 ڕۆژێک بمینێتەوە لێکوانە 16 تیپ ئەگەر لەسەر 35 کەس بێن هەروەها لەگەر لزانەکان لەگەر ئیتیحادی کۆنیڤای کە دێتن تقریبا ئەوانیش 20 کەس حتا حەکەمەکان چەند حەکەمەک دێت چەند ئەعلامیەکی دەرێدی ئەوان لەگە خۆیان دێن ئەوانە هەمووی خەڵاتەکان ئەوانە تقریبا لە ملیۆنێک تێدەپەڕێت ئەمە بە تەقدیر خۆ ملیۆنە و 800,000 دلارمان دانایە بەس بەڵام لێکوانە دەمانوێت بەو دەستگایانە بڵێن ئەوانی کە ئیشی سپۆنسەر دەکەن یعنی ئەوانی دەمانوێت لەگەر ئەو شەریکاتانە قسە بکەین ناو زەختە زۆری لەسەر حکومەت هەڵگرین ئەگە بتوانین ئەمە لە ڕێگای خۆم لە ڕێگە سپێنسەری ئەمە بتوانین ئەو خەرجانە دابی بکەین ئێوە تا چەند پلانێکی واتان هەیە کە پاڵەوانێتی ئەم جارە جیاوازتر بێت لەوەی کە پێشتر هەبوو چکە بینیمان کۆنیفا لە یاری کۆتایی میلوانەیە یاریگاکان پڕ لە هەر دەردەبن ئەمە پرسیاری دومیشمۆیە ئەم 16 هەڵبژاردەی کە باسی لێ دەکەیت هیچ هەڵبژاردەیەکی گەورەی بەناوبانگەیە لە شێوەی هەرێمی کەتەلۆنیا هەرێمی باسک هەرێمی مۆناکۆ لەوانەتی هەڵبژار دەبن هەرێمەکان جارێ تیپەکان دەستنیشان نەکران لەبەرەوەی تەسویاتیان ئاگات دەبێت ئێستا کە لە مانجی 8 تەسویاتی ئاسیایە مانجی 11 تەسویاتی ئاسیایە وابزانم ئەگە غەڵەت نەبم تیپەک بەسەرکەتی حتاکو ئێستاگەیەک تیپە وایان گوتم من نازانم بەس بەڵام تەسویاتیان لۆ دەکەن ئەمە وەکو یعنی منەظم بتوولەینا ناچینە ناو تەسویاتی ئاسیا من لەسەر ئاسیا حساب ئەوان تەسویاتی خۆیان دەکەن بەڵێ 15 تیپ دێن لەمە 16 تیپ ئەوە یەک دووەم نازانم مەقسەد لە چی بووە دیکە ئامادەکاریەکانەوەی جەنابەت دەبینێ باسم کرد لە یەکەم ڕۆژی کە ئەمە مەلەفمان تەقدیم کردەمە ئیش دەکەین بەڵام هیچ مەسروفەکمان لێ نەکردیە لەبەرەوەی ئیشەکان شخصیە مەزوودی فەردیە ئیش دەکەین و حازرمان کردیە لەوانەیە لەزانەکان سبێنێ بمانێ بە خلالی مانگە کە هەموو جنەکان ئامادەیە هەموو ئیشەکانمان ئامادەیە بەس ئیشەکان بە ئەعلام نەمان کردێ جارێ لەبەرەوەی نەمان دەزانین ئەمە تەنزیم دەکەین یانە ئێستا کە زانیمان ئەمە تەنزیمی بتوڵەکە دەکەین نابانکتان دەکەین و قسەشتان لەگە دەکەین و لە ناو لزنەکانی ژەنگۆ ئیشمان لۆ دەکەن خۆ شەردەمەنینە ئەم پێتم گۆ بە جەنابەت گوتم بە یەکێت تۆپی کوردستان بەتەنێ ناکرێت ئەوە دەبی لە زانی زۆری تێدا هەبی خەڵکی زۆر و خەڵکانێکی زۆریشمان هەیە بەنسبەت گەمەکان میهاییەکان نازان بەنسبەت بتوڵەی کاسی عالەم دەلێ و کاسی خەلیج دەلێ کاسی خەلیج 8 تیپە ئەمە 16 تیپە تیپە گەورەکان بەڵێ لە ئیتالیا هیتمان لە فەڕەنسا هیتمان لە رووسیا هیتمان لە مەکسیک هیتمان دێ لە ئاسیاش هەیە ئەوانیش دێن لە فلیپینە لە ڤێتنامە لە هیندا ئەوانی فیدرالیان هەیە ئەو دەوڵەتانەی کە فیدرالینە هەرێمیان هەیە هەرێمەکان بەشداری دەکەن لە رووسیا دێتن لە سوید دێ لە فەڕەنسا دێ مۆناکۆیە ئەو جێگانە هەموو هەڵبژاردەی خۆی هەیە هەڵبژاردەی زۆر بە قۆتیش نەکەوای ئەوەی ئەمە تەسەوەری لۆ دەکەین وەکو بتوولەی لە هەولێر کرا نا لەسەر مستەوای نییە بەرزترە ئەمە تەقدیممان کە بە مەلەفەکەی بەڵێ قوڵ ئەمە کە تەقدیممان کردیە بتوولەکە داوامان کردیە 2024 لە مانجی ئەوان لە مانجی 6 لۆهش پێیان باشە ئەمە مانجی 8مان داوا کردێ مانجی 8 کە داوامان کردیە هەندێک ئەسبابی تێدایە ئەسبابی خیندن لە هەرێمی کوردستان و لە چا مستەوای عێراقیش لە مانجی 6 و 7 تەواو دەبیت خیندنەکان تەواو دەبیت
دەوری کوردستانیش لە مانجی نۆ دەست پێ دەکا ئیسعدادات دەست پێ دەکا فەریقەکان دەتوانین ئیستیغلالی ئەو فترێش بکەین کە هەڵبژاردەی کوردستان دادەنێن و ئیسعدادی نادیەکانی ژێ ئەوەیە لە عینن وەختیش لە عوتڵەیە عوتڵەی سەیفیە ئەمە ئەومان دەزی شاک ئەوان لە مانجی 6 لە 8یان دەوێت ئەمە 8مان داوا کردی باشترین وەقت لە ناوەندی مانجی حەڤیتن زۆر باش ئەوەمان کاری